بسم الله الرحمن الرحیم. بەڵێ بەڕێزان، ئیسلامی ئێمە کە دینی دنیا و قیامەتە پێمان ناڵێ دنیا هیچ نییە. ئیسلام پێی نەوتوین گۆشە گیر بن، تەرکی دنیا بکەن، دنیاتان نەوێ، دنیا بۆ کافران باشە. ئەوە پەیامی ئیسلامی ئێمە نییە. ئیسلامی ئێمە دەفەرمێ، پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم پێی فەرمووین: من سعادة المرء المرأة الصالحة المسكن الواسع المركب الهنيء. لخۆشی مرۆڤە، لە خۆشبەختی مرۆڤە ئەگە خی گەورە بە حەڵاڵی پێت بەخشێ المرأة الصالحة، هاوسەرێکی گوێڕایەڵی، خواناسی، ڕەوشبەرزی، زمان شیرینی، ڕەفتار جوان. ئیسلام نەیفەرمووە لە بەختەوەری دنیا و قیامەتی مرۆڤ ئەوەیە کە تۆ حەتا مردن بێ هاوسەر بی. ڕەبەنیەت و گۆشەگیری و بەتەنها ژیان لە ئیسلامی ئێمەدا نییە. لە خۆشبەختی مرۆڤە لە ژیانی دنیادا المەسکەن الواسع، خانوویەکی پاک و پوخۆت، گونجاو لەگەڵ ئەندامانی خێزانتدا، بۆ ئەوەی کە میوانێکت هات شوێنێکی تایبەتت هەبێ، منداڵەکانت ژوورێک هەبێ بە ئیسراحەت بە شەرعیانە تیا بخەون، حیا و حورمەتت پارێزراو بێ، لە سەرما و گەرما بتپارێزێ، دڵت تیا بکرێتەوە، بۆن خۆش بێ، جرج و مشکی تێدا نەبێ، بۆنی زێرابی لێ نەیە، ئاو و پاک و پوختی هەبێ. ئەوە فەزلی خوایە، ئەوە خۆشی دنیای موسڵمانە. ئیسلام نەیفەرمووە کووخە خانوویەکت هەبێ و خێمەیەکت هەبێ و لاشکەوتێکا بژی تر دنیا هیچ نییە. نە، ئەوە لە دینی ئێمەدا نییە. المەرکەب الهەنیء، هەروەها سوارە ڕۆیەک، جا ئاژەڵێکە کە وەکو ئەسپ و ماین و ئەوانە کە لە زمانی قەدیما بەکار هاتوون، یان ئەمڕۆ ئۆتۆمبیل هەیە کە ئۆتۆمبیلێکی گونجاوە، تەقە و ڕقەی تێدا نییە، هەموو ڕۆژ ناتباتە سەرفیتر، لە ڕێگا مەحتەلن ناکە، زۆر بە نەرمونیانی و بە خۆشی و بە ئارامیەوە دەڕوا. ئیسلام ئەمەی پێچاکە، نەک داشقەیەکت هەبێ هەر ڕۆژێک ساغ بێ و 4 ڕۆژ لە سەرفیتر بێ. ئیسلام عەرزمکردن پێمان ناڵێت تەرکی دنیا بکەن، بەڵکو پێمان دەڵێ بە هاوسەری گیری بکەن، بە هاوسەرتان ساڵیحە بێ، با ژیانی خێزانیتان بەختەوەر بێ، با ماڵ و حاڵتان گەرم و گوڕ بێ، با پاک و خاوێن و ڕووناک بێ، با کراوە بێ، با ژووری گونجاوی هەبێ بۆ خۆت و ژیانی خۆت و ماڵ و منداڵت. لە کووخە خانووە ڕازیمە بە هەوڵی حەڵاڵ بدە، بە پاشی بەدەستی بێنە، حکومەت هاوکار بێ، خەڵک لە خانوو لە گەڕێکی جوان و پاک و ڕاقیدا بژی، گوندی تایبەتی سەردەمیانەی بۆ بکە کە شایستە بێ بە ژیانی مرۆڤ. هەروەها مەرکەبی هەنیء، واتە سوارە ڕۆیەکی، ئۆتۆمبیلێکی سەردەمیانە کە مرۆڤ بە ئاسوودەیی و بە ئیسراحەت بتوانێت بەکاری بێنێ بۆ ژیانی ڕۆژانەی.